کە میوانی ئەمڕۆی بەرنامەی بەخێر ڕحمان سەرەتا دەمانەوێت باس لەو چەمکە بکەین چەمکی پەروەردەی دیموکراتی و هاوڵاتی بوون ئەگەر ڕوونکردنەوەیەکمان بیتێ لەسەر چەمکەکە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. هەڵبەت مەبەستم لەم دانیشتنەی ئەمڕۆ مەبەستم لە هەردوو چەمکی پەروەردەی دیموکراتی یا دیموکراسی لەگەڵ هاوڵاتی بوون ئەکرێ ڕوون بکەمەوە کە لێرە من مەبەستم لە دیموکراسی ڕەخنەگرانەیە نەک و دیموکراسی وەکو کۆمەڵێک بەها و نرخی مرۆیی نەک وەکو میکانیزمی بەڕێوەبردننی حکوومەت یا بەڕێوەبردننی وڵات. زیاتر تەرکیز لەسەر هاوڵاتیانە، زیاتر تەرکیز لەسەر هاوڵاتی بوونە و تەرکیز لەسەر کۆمەڵێک بەهای مرۆییە نەک لەسەر میکانیزمی هەڵبژاردن و مەبەست لەسەر هەڵبژاردن و دەوڵەتداری نییە. ویستمەوە ڕوون بکەمەوە لەبەرەوە ئەمە پێوترێت پەروەردەی پێوتە دیموکراسی ڕەخنەگرانە یا دیموکراسی کۆمەڵایەتی یا بینی پێوتە سۆشیال دیموکراسی کە لێرە مەبەستەکە زیاتر بە یەکگەیاندنی مرۆڤەکانە یا ناساندنی مرۆڤەکانە بەوەی کە کۆمەڵێک بەهای مرۆیی و ئەخلاقییان هەیە بەهای وەکو هاوڵاتی بوون وەکو عەدالەت دادپەروەری وەکو عەدالەتی کۆمەڵایەتی وەکو جیاوازی و دانان بە جیاوازیەکانی هاوڵاتی بوون و وەکو ئەو بنەما ئەخلاقیە مرۆییانەی کە لە دەرەوەی دین لە دەرەوەی سیاست لە دەرەوەی جوغرافیا و مێژوو گرنگی پێدرێ و هەموو مرۆڤەکان بێکۆکاتەوە. جوانە ینی ئەو سیستەمە یاخود ئەو بابەتە زیاتر کارکردنە لەسەر هاوڵاتی و شیکردنەوە و جاکردنەوە و دیاریکردنی ئەو بەشانەیە کە لە ناو هاوڵاتیانیش هەیە ینی نەک ئەوەی کە ئێمە بڵین لەم مجتەمەعە لەم کۆمەلگایە دووشت هەیە یەکێکیان سیستەمی حکومڕانی و دەسەڵاتدارانن یەکێکشیان هاوڵاتیانن. لێرە پەروەردەی دیموکراتی بەو مانایی کەم لێرە مەبەستمە کار لەسەر هەبوونی ئەو بنەما مرۆیانە ئەکات بەدەر لە میکانیزمی کار ینی کاتێک هەر سیستەمێک یا هەر شێوازێکی ژیان یا هەر وڵاتێک بڕیاریدا کە لەسەر کۆمەڵێک بنەمای مرۆیی ئەخلاقی کۆمەلگاکەی خۆی کۆ بکاتەوە شێوازی میکانیزمەکەی کە ئەو شێوە ژیانە دیاری ئەکات ئەوە خۆیان برایی لەسەردەن. بۆیە پەروەردەی دیموکراتی کار لەسەر دروستکردنی ئەو کەش و هەوایە ئەکات دروستکردنی ئەو جۆرە مرۆڤە ئەکات کە ئەو کۆمەلگایە بڕیاری لەسەردا یا کۆمەلگا جیاوازەکانی ناو ئەو وڵاتە یا ئەو چوارچێوە قەوارە سیاسیە بڕیاری لەسەردا.